بەڕێزان سڵاوتان لێ بفەرم بەردەوامی لەگەڵتان خات و جوانبال لێەوە دەست پێ بکەین کە کاک محەممەد عەبدوڵڵاڵە کێشەی ئەمە کێشەی سیستمە هاوکات کۆمەڵگا و بنیادی کۆمەڵاتی ئەمە بە پێچوانەی لۆجیکی جەنابەوە کە باسیەوەکە ئێمە لە قۆناغی انتقالیین و نوعە لە ڕۆحی تیرەگەری لە ناومانە هەیە بەعکسەوە ئێمە هەموو ئامادەگیەکمانەیە بۆ سازدانی سیستمێکی دیموکراسی بەڵام دەوڵەت و دەسەڵات ئەم کێشە و گرفتانە ئاخوڵقێنێ. یەک پێشە بوو شتێک ئەگەر ئەوە باسکەین و تەعمیمە زۆر لەگەڵ تەعمیما نیم لە لایەکی کەشەوانە کە ئایا بڵێنمە دەوڵەت ئەوە ئەخڵقێنێ دەوڵەتی زۆر جا مەشاکل بۆ خەڵک ئەخڵقێنێ خەڵکی زۆر جا مەشاکل بۆ دەوڵەت ئەخڵقێنێ یعنی ئەمە حاڵەتێکی طبیعیە بەڵام لێرە کە پرسیایەکی تر بوازم هەر کاک محەممەد بوو کە باسی کاریگەری ڕەسمالیەتی کرد. يعني آية كالجر كاريجري الرأسمالية يعني أجر بيت خوش بليرا باسي أوي عشائرية كآية بس مع العشائري شيء كمجتمعك والله حزكم شيء إشكالي تجيشتنا بين مثلا عشائر وكو طعنيك باسي كي يعني عشائر وكو بنيادك كمالاتي وفورمك لجروب أو لما أنا بآياتك كالله بسم الله الرحمن الرحيم الله يا أيها الذين آمنوا إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم صدق الله العظيم. ليرة بسيط ترينشت آياتي قرآنية بود باسكا كمجتمع لشي دروس بو لفارايتي بدردي نيزاله لتنوع دروس بو شعوبا وقبائل بو معناه وانا اتتبو حتى هر وكو قبيله بميني تواني ليرة أو جروبان خصوصيتي خوان هي حرمتي خوان هي عادات وتقاليد كان يعني أبي احترامي لي بجيره ليرة منوكو اتجاهي شخصي خملاني زور كزوانه به من بأدياني سماوي وغير سماوي وتا أين أسمان كان وغير أسمان كان هم يعني ليك أسان لهم احترامي هر هم يجرم هم كسكي جوابي ناكاتو ليرة من ناتوا من أمت بيركرنا وتفكيري خم تعميمكم بس همو كسيكا بالله ما بيتو همو ديانا كان احتمال قبولينيا احتمال اصلا هل ايماني بوجودي دينيا لا هيك شواني ليرة كمان بس عشيرتكين عشيرت ناخوش المواسيري كين كشتكي لصاصه نيجاتيفا حالتي نيجاتيفيتي وحالتي بوزيتيفيتي مجتمعي مدني جاري حالتي باشيتي وحالتي خراب بالتاكيد تاتي مجتمعي مدني حالتي باشيتي وحالتي خرابيتي توجهي سياسي باشا وخرابه هموش تقل حياته باشيتي وخرابيتي جبليتي مجتمع وايا تكويني مجتمع وايا جوانكي وايا ام قصانيتو لواتها مثلا حاكمك بڵێ وڵی تۆش ڕاستەکەی ئەویش ڕاستەکە ئەمە بەڵام کۆمەڵناسی وایە مشکلەکەی کۆمەڵناسی پێدوانیە ئەگەر کۆمەڵناسی نەوێرێ مەسەلەن ئەنەلایزی ئەنەلایزی کێشەکان نەکاو پەنجە نەخاتە سەر برینەکان من ئەزانم ئەمان سلکی قانونە حەق بە خاوەن حەق و ناحەق تاوانبار بکە یان بەپێی قانون ئیزراعەتی لەگەڵا بکە بەڵام بەپێی ئەم قسانەی جەناب و بە سێ جاریژەم پرسیارم لێ کردیتەوە کەواتە بەرپرسیارەتی ونەکەیت وەزیری تەختیت مەسەلەن هەر ئەوەنەی لە دەزیێت سیاست پارتیوێکێتی و گۆڕان و نازانم چی و چی لە وڵاتی هەر ئەوەنیان لە دەزیێت بە فعلی دیسان ئەگەڕێتەوە سەر منطقەکەی کە کاک دووشت هەیە دوو تەفکیر هەیە تەفکیرێک هەیە ڕیالیستیکە تەفکیرێکیش یۆتۆبیە ئێمە ناتوانین تەفکیری یۆتۆبی بەسەر مجتەمع فەڕستکەین کەڵێن ڕیالیستیک یعنی ئەوە هەیە ئەوە تووڵەکەی کە لەبەر دەستایە بەڵام پێت ناڵێن ئەبێ ئیتر هەتاتۆ لە قاڵبامێتەوە ئەڵ خۆت بگونجێنە خۆت بگۆڕە ئێستا لەوانی ئێمە لەم شوێنەیە کەتیایە شخصمان هەیە کەسمان لەوانی و باوکمان بیر نەکەینەوە منیش وکو کوڕەکەم بیر ناکەمەوە کوڕی کوڕەکەشم دوو ڕۆژی تر و کوڕەکەم بیر ناکاتەوە حاڵەتی تەغییری مجتەمع تەغییر لەناو مجتەمعات ئەو تەغەیور لەناو مجتەمع نەک تەغییر گۆڕانی کۆمەڵایەتی لەناو مجتەمع بەردەوامە پرۆسێکی بەردەوامەوە ناوەستێ بەڵام تەغەیوری کۆمەڵایەتی گۆڕانی کۆمەڵایەتی وکو ئینسان نییە پرۆسەیەکە خۆی بە طبیعی ئەڕوا بەپێی مجتەمعەکە ئێمە ئینسانی کە پەلەی لە مێژووی بەشەریە لە زۆر وڵاتە ئەبینین یەکن و سەر کاریگەری هەیە لەسەر دروستکردنی هێجانێکی کۆمەڵایەتی مثلا شۆڕشی فەڕەنسی چی بوو نخبەیەکی عقلی بوو هات بنیادی ئەو کۆمەڵگای هەڵتەکان ئەبینین کارکتەرێکی سیاسی لە لەحظەیەکە قەرار ئەیا بەسەن بە ئیرادەی سیاسی هێجانێکی سیاسی لە هەندێک وڵاتانی دنیادا دروستەکە بەست خۆی ئەو نخبێ ئەو ئیلیتە بوو کە لە دواییشە هەر خۆیان هاتن لەناو ئەنجومەنی ئەو ساکەوک و پەرلەمانێک گوابووهینی فەڕەنسا وتیان لە مۆدووە قانونی ئێرها بەبێ بەکاربێنرێ بەڵام ئەوە کاتی بوو بەڵام پێم وانە فەڕەنسا چێوە پێشدۆخی شۆڕشی فەڕەنسی جوانەکان فەرمووە حەز ناکەم چینەوە ناقەشە لێرە یەک شتی تر هەیە لەسەر مەسەلەی ئەشاعیر ئێمە کۆمەڵناسی زۆر واقعیە زۆر واقعیە لێرە ئێمە ئەگەر باسی مەسەلەی ئەشاعری بکەین شت هەیە ئێمە لێرە بەکاری ئەهێنین
کە بەکاری هێنێ لە ناو عشیرەتەکانە بەکاری هێنرێ پێوترە سڵحی ئیجتیماعی من دیفاع ناکەم لە عشیرەت و خۆشم سەر بە هیچ عشیرەتێک نیم و زۆر کەسی ژەزانێت کە باگراوندم با بڵێن عشایری نییە شتێک هەیە من خۆم ئەم پسپۆرەم لە ئەمریکا خوێن بە ناوی ڕستۆر جەستس یعنی ئەو عەدالەتی کە براوە تۆ وەری ئەگریتەوە بڕۆەکەی یەکێک لەو ئوسوبانی کە بەکاری ئەهێنن هەر خۆیان نیانەتوانین بە تەواوەتی لەفزیکەن ئەیان و سوها لەخیرە دەرکەوت سڵحە کە باسییان کە باسی شعوبی ئەتیوپیانە کرد و باسی شعوبەکانی تریان ئەکرد کە ئەمڕۆ قەنەعەتان هەبێ ببێ مبالغە ئەمە لە ناو سجنەکانی ئەمریکا بەکارهێنە ناو سجونە فدراالەکانی ئەمریکا بەکارهێنرێ بۆچی بەکارهێنە نەک بە سیغە عشایریەکەی بۆ سیغەیەکە و ئینسانی کە ڤیکتیمەکە زەحیەکە و ئەو دیفێندەرەکە ئەوەی کە هجومی کردووە تەڕازیکەن بەخشا بەڵێ کاگوشار سەبارەت بۆ پرسیاری کە زانکۆ ناتوانێت پێداویستی کۆمەڵاتی دازان بدەیت بە خۆشیەوە گرفت ینی جیاوازی فکریەکم دروست کرا لەگەڵ بەس بە کورتی لەبەری کات نامێنە بەڵام ئەگەر ئەمریکا مەسائل بە سۆڵ هەکات و شیوەهای عشیرەتی بەکاردێنێ ئەوان قۆناغیان تێپەڕاندووە گەیشتونە باوای کە ئینسان دەتوانێت خۆی فەلام بکەم ئێمە هێشتا لە قۆناغێکی زۆر بداین کە کاتێک ئەڵێن ئەشیرەگەری یعنی سیستەمی جەماعەت بازی تۆ لە حکوومەت ئەبینی تۆ لە بە هەموو بوارەکانی ژیانی کوردەواری سیستەمی ئەشایری ئەبینی ئەم سیستەمی ئەشایریە ئێستا بەکارهێنانی ئێرە ئەو جید ئەو پەری بێنەهایەت دواکەوتەیە نابێ بێتە دەوڵەتەوە زۆر سپاس دەکەم وەڵامی ئەو پرسیارەکەم بەرادەر ئەڵێ بۆچی نامۆ نەبم ڕاستەکە برادەرمان لە هیچ بوارێک بەشدار نییە ئەوەی کە من تێگەم حکوومەتی ئێمە حکوومەتێکە وتم موچەخۆری خەڵک نییە پێویستی بە خەڵک نەماوە دەتوانێت چی پێخۆشە بکە چون پارەی هەیە ڕاستەکە دەبێت لە هەموو بوارەکانی ژیان مشارەکە بکرێ نایکە دەبێت پێویستیەکانی خۆی وەکو مرۆڤ بەلام بدات نادا ئەسلی نامۆی لە کوێ هاتووە بڕۆینە سەر مارکس یا پێشتر لە مارکس هێگەل نامۆبوون کاتێک ڕوئەدا کە تۆ پەیوەندیت دەگەڵ کۆمەلگای خۆت نییە دەگەڵ ژیان نییە یعنی ئەوەی کە هێناویانە بەردەستی تۆ خۆت دروستت نەکردووە مەسەلەن تەلێفۆن مەسەلەن تەلەڤیزیۆن هەرچی توالێ برادەر خۆی نابینی بەسراوە بە ئەمەی کە دەوروبەر بەڵام زۆر کاکوشا زۆر وڵاتی دنیا هەیە ئێستا هێشتا مەسەن تورکیاش بۆ خۆی شەریکاتی دنیاە بەس زمینیان ساز کردو لە شەرقی وسەتا تەحەداکەم ئەنتیگرێتێک مەسەلەن خۆیان دروستی بکەن هەر هەمووی ئەو وڵاتانەی ترەیان هێنێ بەڵام لەوانەیە لە هەندێک لایەنەوە لە کۆی بژانەوەی سەکتەرەکانە لە لای ئێمە باشتر بن مەبەستمەوەی بۆ داواکاریەکان بۆ زانست لەبیری ئەوەی بەرچاوڕوونی با بە خەڵک لە وڵاتەیە کاتێک گفتوگویەک زانستی بکەیتەوە پێچوپەنای زۆرتر تێکەوە خەڵک ئێوە باشتر بژی تۆش باسی خەباتی کۆمەڵاتیەکەی هەموو دەرفەتێک ڕەخسا و ئەم گەنجانە لە ماڵەوە نووسبن و تااقەتیان نەبێت دەرفەت ناڕەخسێ یەکەم مەسەڵەن برادێکی ترمان وتی توێژینەوەکان زانکۆ من لە زانکۆم ئینسانی باش لە زانکۆ هەیە بەڵام کەس پێویستی بە زانکۆ نیە هەموو شتێک دەهێنن کووە ئەمڕۆ لە پارلەمانی ئێمە باس لەسەر توندتیژی خێزانی هەبوو خودی پارلەمانتەر ئەیبوت کووە توێژینەوەیەکی زانستیمان هەیە کەس کۆمیشنی نایکە ئەم برادەرە زانکۆە ئەم برادەرە زانکۆە حکوومەت و وڵات و کۆمپانیەکانی ئەهلی پێویستیان بە زانست و توێژینەوەی زانستی لە ناووڵات نییە دەچن لە دەرەوە دێنن ئەگەر حکوومەتێک بیهەوێ و خەڵکێک بیهەوێ بگات بە کاروانی ئەم دنیاە دەبێ خۆی وەلامدەری پێویستیەکانی خۆی بێ زانکۆکان دەبێ بتوانن بڵێن گرفت لەکوێیە توێژینەوە بکەن چارەسەر بدۆزن ئەمە ئەگەر کەسێک نەبێ پارەی 100 کارمەندیان بدات بڕۆن توێژینەوە بکەن خۆیان نایکەن کەواتە ڕۆحی توێژینەوەکە هەیە ئەکتیڤیتیەکە چالاکی و نەشیتیەکە لە زانکۆیە هەیە بەڵام ئەوەی کە بەرپرسە لە زانکۆ ئیفلیجانەکە بە پێمانێت لە زانکۆ هەبێ بەڵام چۆن پێویست نییە بژانەوە بە خۆی نابینێ دەبێ حکوومەت بە خەڵک وا بکەن کە ئەو زانکۆیە وەلامدەری پێویستیەکانی ئێستای خەڵکی کورد بێ نا بخوێنێ بۆ خوێندن بۆ خوێندن باش نییە ئێمە لە هیچ بوارێکە خەڵکمان بەشدار نەکردووە چۆن پێویست نیەن ئەم سیستەمە عەقلیە دەبێ بگۆڕێ ئەگینە سبینی دەبینی لە شەقام مەوزەخوا لە سەیارەی فرەیەدا چۆن دانیشتووە لە ئۆتۆمۆبیلی چرخی 21
عقلیەتەکەی ئیدەورەی دەرەبەگایەتیە ئەمە تەناقوز دروست دەکا دژایەتی نیوان ئەو عقلیەتێک کە هەیە ئەو تەکنۆلۆژیە کە بەردەستێتی ئەمانە هەموو نابۆبوون دروست دەکا بەحسەکە دوور و درێژە لە یەک بەرنامەی بچووک ناکرێ ئێمە دەبێ بڕۆین بینوسین توێژینەوە بکەین بەڵام کەی ئەوواکەین کە کەسێ لێمان بکڕێ بەڵێ کاکە تۆ فلان مامۆستا لەگەڵ تەلەبەکانت بڕۆ لەسەر توندتیژی کۆمەڵایەتی توێژینەوە بکە تا من کە ئەندامی پارلەمانم بتوانم بەریار بدەم لە پارلەمانی ئێمە بەریار زەوقیە من ئەگەر عقلم هەبوو بەریارەدەم بەرامان خوشکم زۆر جوان وتی ئەوانیش کە ئێستا هاتوونە پارلەمان لەبەر ئەوە نەهاتوونە پێویستی وڵاتن لەبەر ئەوە هاتوونە لیستی داخرا بووە ئەو قۆناغە وای قبولە کرد کە لیستێک بێ چێ پێ خۆش ئێستا لە ئۆپۆزیسیۆن من برادر هەیە لە لەندەن بووە من چاکی ئەناسم خوا درستی نەکردووە کە ببێ بە ئەندام پارلەمان بەڵام دەق هێناویانە کردوێنە بە زۆر سپاس بۆ بەڕستان فەرموو مامە ساواڵ وەڵامی پرسیارەکان حەز ناکەم تکراری بکەمەوە لەبەری خۆت نووسیت وڵای یەکەم بێ لەوەیەوە دەست پێ بکەین کاوی کا نەوشیروان فەرمووی ئایا میدیای کوردی چڕۆڵێک دەگێڕە لە بنیاتی کۆمەلگای ڕۆڵێکی زۆر گرنگە گێڕە کۆمەلگای تازە کۆمەلگای مۆدێرن یەکێک لە ڕایاڵە گرنگەکانی ئەندامەکانی کۆمەلگا بەیەکەوە گرێەیە خێزان نییە بەتەنیا خێزان ئیسا کەم خێزان هەیە لەم شارەیە کە لە چاو شارەکانی تر باشترە ئەو خێزانە باوکو دایکێک بتوانن لە ماوەی 24 ساعات 2 دقە دیبیت بکەن قسە بکەن کێشەی ماڵەکەیان بە گفتوگۆ چارەسەرکەن لەگەڵ مناڵەکانیان قسە بکەن بەڵام ماوەی 12 بۆ 18 ساعت لە بەردەم شاشی تەلەڤیزۆنەکان سەیری گۆڤارەکەن ڕۆژناگوێ لە ئیزگا ئەگرنە چونە سەر ئەنتەرنێت بۆیە میدیا ڕۆڵێکی گرنگ ئەبینێ قسەکە لەوە نییە ئەم ڕۆڵە گێڕێ بەس ئێمە چۆن سوودمان لێ بینیوە ئەمە دوشتی جیاوازن ئەمانە هەمووی کەرەستان لە ئیستای ئەپاراتێکن سوودیان هەیە زیانیشیان هەیە ئەوە سێتە سەر ئەو تاکە وشیارە چۆن ئەمە بەکارەهێنێ تۆ تفانگێکە پێ پارێزگاری لە وڵاتەکە تەکەی یان ئەندامانی وڵاتەکە تەکوژی هەردووکی پێکرێ تۆ توانی شتی باشی پێ بکەی یا توانی شتی خراپی پێ بکەی ئێمە بێ قسە لەسەر ئەوە بکەین ئایا ئێمە تەکنۆلۆژیای تازەی میدیاییمان بۆچی بەکارهێناوە ئایا ئێمە توانیمانە سوود لەمە وەربگرین توانیمانە سوود لەمە بە شێوەیەکی باشوەرگرین لێرەوە چم بۆ جوابی کاک ئیسماعیل بە مۆچووگە پەیوەندی بە عینی تەوەرەوە هەیە نەخێر میدیاکان لە وڵاتی ئێمەیە هۆکارێکی سەرەکی پەرتکردنی کۆمەلگان هۆکارێکن بۆ ئەوەی یان تاکەکانی کۆمەلگا لە یەک دوورخەنەوە یان بەریەکیان بخەن هۆکارێک نین زمینی پێکەوە ژیان بسازێنن یەکتری کۆمەلگا بۆ پاک و گەنداڵ بۆ ینی پەرتکردن شتێک تۆ ئەگەر سەیری بکەی خۆت لەگەڵ ذاتی خۆتا ئەوەی فرۆی دەڵێ ئیگۆ سۆپەر ئیگۆ و هەمووی لەتەکە یعنی تۆ هەر لە سیراعانیت لەگەڵ ناوەوەی خۆتا تۆ لە سیراعی لەگەڵ خۆشتا ئەمەی گەمە گرفتی کووردە یعنی هەر تۆ لە ململانیان لەگەڵ لا شعورتا لەگەڵ شعوریشتا لە ململانەیە یعنی ئەمە گرفتێکی زۆر گەورەیە میدیای کوردی ڕۆڵێکی گەورەی لە مابینیەوە بۆ چونکە وەکو ئامرازێکی گەشەپێدانی کۆمەڵایەتی نەهاتوەتە ئیشکردن و بەرجەستە نەکراوە بەڵکو وەکو چەک لە شەڕا بەکارهێنراوە و ئەو میدیانە لە سەردەمی شەڕی ناوخۆیە باشترین نمونەی بەرهەمهێنانی ئەو جۆرە پەیامەن کە کۆمەلگا بە تەواوی نەگلەتەکە وێرانی ئەکا ئەوەی کە کاک شیروان فەرمووی ئایا ئەوان بەڵێ ئەندامیەم کۆمەلگایان و ئەوانە لەوانەیە دەستەبژێری ئەم کۆمەلگایە بن قسە لەوە نییە ئەوان ئەندامیەم کۆمەلگانیان نین قسە لە شەرعیەتی ئەوان نییە زۆرینیان هەیە کەمینە قسە لە ئەدایە لە ئەمریکا دوای 2 ساڵ ئۆباما دەرچووە دوای 2 ساڵ هەڵبژاردننی ئۆباما ڕاپرسیەگەکرێ لە هەر وڵاتێکی دیموکراسیە زۆرینەی هێناوە قسە لەسەر زۆرینەی نییە بزانن ئەدای ئەو کردداری ئەوەیە کە دەنگیان پێیاوە ئەگەر وانە بێ ئەوان ناتوانن 2 ساڵی تر تێپەڕێن لە بەرێم شەرعیەتی دیموکراسی هەیە ڕایەگرن هەڵبژاردننی پێشوەخت دەکەن بۆیە قسە لە ئەدای ئەو بەرپرسانەیە ئایا تۆ ئەتوانی بە شۆفێری پاسێگەڵی خێرامەڕۆ لەویان ڕامگرە من بۆ ئەوێ ئەچم ئەو بە ئارەزوی خۆی ئەڕوا تۆ لێ قوبوڵەکەی ئەگەر ئامادە بووی لێ قوبوڵەکەی ئەبێ ئامادەش بی کە خستی تێچاڵەکەەوە داوای هیچ حەقێک لە سپاس بۆ بەڕستان ئەگەر ڕەمەوالات کاتەکان زۆر خراپ بوو بەڕاستی دکتۆر فەرمووی ئێمە بێ ڕالیستیانە من لەگەڵ ئەوەیە بەڵام زۆربەی بێ ئۆتۆبیانە بووە لێرە دەسەڵاتی سیاسی یان ئۆتۆبیانە سەیری شتەکە ئەڵێ واتان بۆکەین یان هیستۆریزمیانە مێژویان ئەڵێ وامان کرد قسە لەسەر ئیستانیە هەمووی بەڵێنەیە بۆ ئایندە یا شانازیە بەڕابردوو هەتا ئێمە ئیش لەسەر ئیستانەکەین خوێندنەوەمان بۆ گەنجی ئیستانە بێ خوێندنەوەمان بۆ ژیانی سیاسی ئیستانە بێ ئێمە ناناین چارەسەر چونکە ئێمە عیلاج بە نەخۆشەگەین یا مردووە لە ڕابردووە یان هێشتا لەدایک نەبووە بەڵام ناین نەخۆشە ڕاستەقینەکەی بەسەر جادەیە ئەڕاو ئەکەوێ چارەسەری بکەین زۆر سپاس بۆ بەڕستان خاتو جوان بەپێی قسەکانی ئەو هاوڕێمان بێ بەنگی نە مەسەلەن
هاوارێکمان بیست کاڵێ پێداویستیەکانی کۆمەلگای کوردی لەلایەن دام و دەستگاکانی پەیوەست بە ژیانی خەڵکە وەکو پێویست دابین نەکراون و لە زانکۆ بینیمان دەنگ بەرز بۆیەوە لە ناوەندی شەقام و لە فەزای کۆمەڵاتیە نەهەبوو بەڵام میکانیزمی ڕوبەڕووبوونەوەی نەئەکان دیالۆگی منطقیانە نەبوو بەڵکو و دەمکوتکردن بوو بە پێی لۆجیکی ئەمە پێدوانیە دەلالەتێکە بۆ ئەوەی کە لە کۆمەلگایە خەریکە ڕۆحی نەشونما ئەبزوێ بەڵام فەزای سیاسی تەبانیە لەگەڵ فەزای کۆمەڵاتی نەک خەریکە بزوێ یاری موشەماعی کوردی من قەومی ژنیم زۆر لە بیرکردنەوە بەڵام شانازی پێوەکەم کە کوردم لە بەرەوەی نەتەوەی کورد لە ئەوڵ وانێ زیندوو بووە یعنی ئەوە لەوانەیە زیاتر ئەو پسپۆرانی بواری مێژوو زیاتر بتوان لە قسە بکەن لەسەر مۆزوعە مشتەمەعی کە عبودیەتی تیا نەبوو بێ مشتەمەعێک کە جاریەکە کە ئافرەت بۆ کەڕیون و فرۆشتنی پێکراوە بۆ هەنێ مەسائیلی وەکو سلعە بەکارهێنراوە وەکو بابەتێک بەکارهێنراوە کە ئەمیتیانە بوو بێ مشتەمەع قەت تەسەور ناکەم بمێ ئێستا باشە ئێستا ئینتاجی دەسەڵاتێکمان کردووە لە ئاستی ئەم زیندوەتیەمان بێ بە قەولی جەنابەتە فەرمووی وەکو کەسێکی سیاسیش ئەگەر وەکو کەسێکی سیاسی جواب بەمەوانەیە لەوانەیە بە سیاسیانە جواب بەمەوە بەس ئەگەر وەکو کۆمەڵ ناسێک جواب بەمەوە پێت ئەڵێم بۆ هەمیشە سیاست تعبیر بێ لەوەی کە مەسەڵەن وەڵامی دیفاعی لێکم دیفاع لە تەوەجوهەکەی خۆمەکەم بۆ دیفاعی لێکم وجودی من بێت تەوەجوه سیاسەکە کەواتە پێدوانیە تۆ وەکو کۆمەڵ ناسێک چۆن تەحلیلی ئەمەم بۆکەی ئەگەر ئێوە دروست بوون بۆ دیفاعکردن بەس تەنیا لە بیر و بۆچوونی خۆتان وەزانستیش بەس بۆ ئەنەلایز کەواتە مشتەمەع بێ کەس و بێ پێچ و پەنامێنێتەوە نەتیجەی ئەم فەزا کۆمەڵاتیە ئەخیرەن پێکدادانە لە نێوان خەڵکو و دەسەڵاتە ئەزین چۆنە ئەگەر هاتوو من وەکو سیاسیەک طبعا پێت ئەڵم کە وەکو ئێمە جیلێکین لەوانەیە وەکو جیلی پێش خۆمان بیر نەکەینەوە جیلی دوای ئێمەشکێت لە سیاسەت تاوەکو ئێمە بیر ناکاتەوە ئەگەر من وەکو کۆن بیرم کردوانیە وەکو سیاست مەدارێکە لە شەستەکانە بیری کردوەوە تەحویلە بم بۆ جسمێکی غەریب لەناو کۆمەلگا فڕەمایەتە دەرەوە تەحویلە بم بۆ جسمێکی غەریب لەناو حزبەکەی خۆمە بۆ چەند کۆنگرەیەکی تر فڕەمایەتە دەرەوە ئەڵە تۆ ئەکسپایر بووی زۆر باشە وەکو سیاست مەدارێک بالێت بپرسم ئەتپرسم مەسەڵەن ئەم گەنجانە بەشێک لە خەڵکی کوردستان بەشێک لە ئۆپۆزیسیۆن ناڵم هەموو کوردستان منیش وەکو تۆ حەزم لەو تەعمیمانە نییە بەقەدەر ئەو کورسیانەی کە دەنگیان نەداوە خەڵک ناڕازیە لە ئەدای ئەم حکوومەتی هەرێمی کوردستان و ئەم دەسەڵاتی کە یەکێتی و پارتی و هاوپەیمانەکانیان بۆ ئێمەیان دروست کردووە پێدوانیە ئیتر کاتی ئەوە هاتووە دیالۆگی عەقلانی لە نێوان ئەم بەشا کە بەشێکی زیندوی کۆمەڵگان ناڵم بەشێکی تریش مردوون بەڵام بەشێکە دەنگێکی جیاواز و بۆن و ڕەنگێکی جیاوازی هەیە ئەگەر نەکەونە دیالۆگێکی عەقلانیەوە پێداویستیەکانی کۆمەلگا دابین نەکەن پێدوانیە سەرنجام باش نابێت بەتەکیت ئەو حاڵەتەش کە من اعترازم هەبێت لەسەر شتێک لەسەر بابەتێک لەسەر فکرەیەک حاڵەتێکی زۆ نۆرمەڵە حاڵەتێکی زۆ سروشتیە من وەکو پێم وتی ئەگەر هەموو خەڵک بە من وەکو حکوومەت پێم بڵێ لە ساسەت و ڕاستی ئیلا درۆیەک هەیە لەو ناوە بەڵام لێرە دووشت هەیە نەئەبێ دەسەڵات وا ببینیە کە ئەو تەواو لە قیمایە و پرفێکتە و قەتیش غەڵەت ناکە و ئەو خەڵکە بەدڵیت یا بەدڵی نییە و مشکلی خۆیەتی وەنە خەڵکیش ئەبێ بڵێ من چەنەها جار بیستومە ئێمە کورد نین وڵا ئێمە عەرەبێک بووینایە باشتر بوو وڵا خۆزگەم بە زەمانی بەعز ئەمە خەتەرە ئەم ئەرزە هینی هیچ حزبێکی سیاسی نییە تەنانەت دەم ستۆدیۆی جەنابتان هینی هیچ حزبێکی سیاسی نییە هیچ لایەنێک نییە هینی حکوومەت نییە هینی خەڵکە یعنی ئەو ئەرزەشی کە ئەکرێ بە مڵکی من وکو شخصێک وکو ئینسانێکی خۆم نیە دیسانوانی هینی هی خەڵکە زۆر سپاس بۆ تەحلیل لە سیاسیەکەت فەرموو جان وەڵام من پێم وایە تۆزێک بڕۆین لەسەر ئەوەی کە بۆچی پێویستە کاری کۆمەلایەتی زۆرتر بکرێ برادرمان بۆ ئێستا گەنجەکان ئەنێرین بۆ دەرەوە دەریایەک زانکۆمان هەیە گەنج ئەچێت دوکتورا دێنێ بەڵام باوەرم پێ بکە ئەگەر کۆمەلگایت نەبێ پێویستی بۆ دوکتورایە بێ دێت بۆ ئێرە وەکو ئێستا دەچێت لە ئێدارە دەبێ بە نازانم ئەخر بەس لەوەی جەنابی شت تێ ناگەم لە سەرەتای بەرنامەکەەوە کۆمەلگا بۆ پێویستی پێی نییە ینی بۆ پێویستی با تێ بگەن لە یەک پاس کەوا بوو کاکە حکوومەت دەبێ دەرامەدێکی هەبێ خەرج بکە بۆ خەڵک بتوانێ پێویستیەکانی گشتی وەکو پەروەردە وەکو تەندروستی وەکو ڕێگا و با وەکو ئەمچیانە حکوومەت دابینکە خەڵک خۆی دەست بکاتە ژیان ناکرێ هەموو شتێکی ژیان بێنی بۆ ئێرە بە خەڵکەکە بڵێ پاڵکەوە بۆ خۆت بخۆ پاڵکەوە تەنها حکوومەت
دەتوانێت پێویستیەکانی گشتی بەلام با دەبێ ئێمە بڕۆین بۆ ئەوە زانکۆکان بۆ ئەوان بتوانن لە فیزیا لە شیمیا لە هەموو بوارەکانی ژیان بە کەلک بێ خوێندنیان وان نەبێ کە ئێمە ئێستا برادەران خۆ بێنە دەنگ ئێستا پێ دەڵێن کرێکاری نازانم تورکی لێرە زۆرترە فەلانکی فڵان کۆمپانیەکانی خۆمان تەنها دەچێن شت دێنن یعنی تەنیا پارەدارن حکوومەتەکەشمان دەچێت متەخەسیسی دەرەوە دێنێ برامان بە من وتی لێرە لە زانکۆمان ئینسانی باش هەیە مامۆستای زۆر باشمان هەیە منەڵم بۆ وەگەر ناخرێ تاکەی ئێمە ڕاوەستین خەڵک بیکات ئێمە بخۆن چۆن بۆ ئەوەی کە نەوتمان هەیە من پێم وایە ئەو نەوتایش لە ئەمریکا جارێ تریش وتم ئۆباما ناتوانێت 1 لیتر نەوت دەرکا بفرۆشێ دەبێ غێری دەوڵەتی بکات باجەکەی بیدا بە دەوڵەت بەس بڕیارەدا بەڵێ بەس بڕیارەدا ببینە پارلەمان بڕیاردەری سەرەکیە حکوومەت جێبەجێکەرە دەستگایەکی قەزا هەیە نیوان خەڵک گرفتەکانی خەڵک و نیوان خەڵک و حکوومەت قەزاوەت دەکا هەمویان دەبێت سربەخۆ کاری خۆیان بکەن بەڵام ئێستا چی هاتووە هزبەکان ئەندام ئەنێرن بۆ ناو پارلەمان کە ئەندامێکی بەتوانە نانم نیین هەیە تێدا هەیە بەڵام بۆ پارلەمان باشە ئێستا بۆ نمونە ئەگەر تۆ لە جێگاکەی دکتۆر بەرەم ساڵح بیت بۆ فەزای کۆمەڵایەتی مەسەلەن چۆن فەزای کۆمەڵایەتی ئاراستاکەی بۆ ئەوەی کە بەشدار بێ لەم کێبڕکێ جیهانیەی کە زۆر جار لە شیکاری و قسەکانی بەڕێستا باسیەکەی من دەچم لە سەر توانەسازی مرۆڤ ئەمجا پشتیوانی یەکەم لە بەرهەمەکانی خۆماڵی و کاری خۆماڵی لەسەر هەناردە و هاوردە بیرەکەم وەکو هەموو وڵاتانی دنیا چی بکەم کە وڵاتی من گەشە بکە نەوت ناسووتێنم دووکەڵکەم بۆ ئاسمان دەکەم بە سێ بەشێکی داهێنم بۆ نەوەی داهاتوو بەشێکەکەم بە بەرهەمهێنان بەشێک سەرفەکەم بۆ وڵات یعنی سیستەمەکە واەکەم ئەم ملەتە وەکو ژاپۆن وەکو ئەڵمانیا وەکو کەسان نالم ئێرە ببێ بە ژاپۆن وەکو ئەوان بتوانن وەلامدەری پێویستیەکانی ڕۆژانەی خۆیان بدەن کە مرۆڤێک نەتوانێت پێویستی خۆی وەلام بدا خەلکی تر وەلامیەدا چۆن بدا حەقی خۆیەت زۆر سپاس مامۆستا هەواڵ هەمان پرسیارم بۆ جەنابتان هەیە ئەگەر بەڕێزێ مەسەلەن لە ناوەندێکی بڕاردانە بیت مەسەلەن بۆ فەزای کۆمەڵایەتی بۆ ئەوی کە کۆمەلگا ستێپ بای ستێپ گەشە بکە یا لانی کەم ئەگەر گەشەی کردووە دەنگی بگا چۆن زەمینە سازیەکەی بۆ ئەو کەوتن و هەستانەوە کە کۆمەلگا پێویستێتی ممارەسەی ژیانێکی ئاسایی کۆمەڵایەتیانی خۆی بکات دیارە منەوە ساڵح نیم لەو پۆستانەیە بەکارم بێنن ئەوەی کاکەش وتی ئەو هاوڕێمان زۆر تەواوە ئێمە کۆمەڵە مامۆستای نەک بەکارمان ناهێنن هەموو لایەگەوەنە بەکاری هێنان خەریکە بە عمل نامێنین بۆیە تۆ ناکرێ ئەو نمونانەش نەبینی لە زانکۆیە ئەو زانکۆکانی ئێمە بەڕاستی ئەوەنە چەق بەستونین ئەوە نەکەن بەڵام ئەگەر ڕۆژە لە ڕۆژان ئێمە ئەو بکەین یا پرۆژەمان هەبێ بۆ ئەوە پێش هەموو شتێ پێشەوەی بینا بکەین ڤێلا بکەین گردەکان داگیرکەین ئەبێت تەنمی بەشەر بکەین بێ ئینسان بینا بکەینەوە ئێمە گرفتی پارەمان نیە لە وڵاتەیە پارە لە زۆرە لە وڵاتەیە ئێمە گرفتی سەرچاوە و کانزا و ماوادی خاممان نییە ئێمە گرفتی بازارمان نییە گەورەترین بازارین گەورەترین سەرچاوی کەرەستەی خاوین بەڵام مشکلەی نەبوونی عقڵمان هەیە گرفتی بەڕێوەبردننی ئەم ئەبێ ئینسان بینا بکەینەوە ئەبێ ئینسان وا لێ بکەینەوە کە ئەساسی تەوەری بەرنامەکەی تۆ لەسەر ئەوەیە چۆنم ئینسانە ئاسایش چییە ئاشتی چی ئاسایش دروستێکە ئاسایش چییە ئەوەیە خەڵک لە ترس بڕەوێنیتەوە لێرە ترس کراوە بە فۆبیا بکراوە بە ترسی تۆقێنەرانە لی بترسی هەموو کە زوا کاکە لی بترسی ئەڵە تۆ بزانە وا بکە بزانە چی لەسەر نووسم زانە چی پێەکەم ترس لەم وڵاتەیە حکومەکە نەک پرۆژە ئەبێ ئینسان وا لێ بکەین نەترسێ کە نەترسا بیرەکاتەوە ئەبێ ئینسانەکان وەکو یەک بن ئەوەی بەخششی هەیە بەرهەمی هەیە ئێمە گوندمان هەیە بەم بێدەرامەتیە بەم وەزعە لەم گەرمایە بۆ نمونە حکومەتی مرۆ لە سلێمانی کارەبای زۆر خراپ بوو بەڵام ئەو هاتووە لە گوندەکەی خۆیە بە ئاو کارەبای دروست کردووە چۆرە باڵەیان گوندێکە حکومەت هیچی بۆ نەکردووە بەڵام خۆیان کارەبایان دروست کردووە بەڵام ئەمانە نبینیتەوە لە میدیاکانە ئەمانە نبینیتەوە لە دام و دەستگاکانە و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەمانە نبینیتەوە دەیترمان هەیە جۆگەلێکی هەیە چۆن ئەمە بکە چۆن ئەم لۆدە لەسەر حکومەت کەم کەینەوە نەگەونەیتر لۆد لەسەر کارەباکانمان زیادکەین و محاولەکان بسووتێن بۆیە کەواتە لە نەتیجە لەگەڵ برادران کۆکی بەس تەنیا حکوومەت ئامراز و کەرەسەی گۆڕینی کۆمەلگانیە بەڵکو کۆمەلگا یەک وحدەیە ئەو کاتە ناتەن دروستە حکوومەت فڕێ بینە شوێنە کۆمیلت لە شوێنە بێ نەخێر ئێمە بێت تەکاملی
سیاسی و اجتماعیمانە بێ ئەبێ حکوومەتیشی خۆی بکە پەرلەمانیشی خۆی بکە دەسەڵاتی دادوەریشی خۆی بکە سەرۆکایەتی هەرێمیشی خۆی بکە هاوڵاتیشی خۆی بکە زانکۆیشی خۆی بکە NGOیشی خۆی بکە حیزبەکانیشی خۆیان بکەن لێرە هەر کەس ئیشی ئەوی ترەکایان هەمانەوەکو حیزبە دەسەڵاتدارەکان ئیشی هەمویانەکەن کەس ناتوانێت ئیشی هەمومان بکەوە کەس ناتوانێت ئیشێکی تر بکە اینجا ئەمانە ئەگەر لوتف بکەی ئەمانە کە ئەمە تەنمی بەشەرمان کرد بوار و یەکتر تەواوکردن دروستەکەین من وا نازانم تۆ من لە بینەبەی من وازانم تۆ ئیشی من تەواوەکەی لە هەموو دام و دەستگاکانی ئێمەیە هەر کەس وازانی ئەویتر ئیشی دڵنیایی نەک یەکتر سڕی ئەبێت دڵنیایی لە وڵاتەیە بچەسپێنینەوە متمانە بەیەک بوون بەهێز بکەین و ڕێز لەوە بکەین ئێمە بێ یەکەم شت کە بیکەین بۆ ئەمە دانانە بەوەی کردومانە بە مەرجێک ئەو دانپیانانەوە کوی ماندێلا کردی دوای 28 ساڵ لە سژناتە دەرەوە ئەو دانپیانانە لەسەر حسابیەوە نەبێ ئەم جانی ببێ بە قوربانی یعنی لەبەرێم تاوانانی کردو نابێ بکوژرێ بەڵام دانپیانانەکەی گرنگە اینجا لە دوای دانپیانانەکەەوە پێویستمان بە لێبوردەیی هەیە ئەبێ ئەوانەی ئەو تاوانیان بەرامبەر کرداوە ڕۆحی لێبوردەیان هەبێ نابێت تا بڵێ من بەدەستی خۆم تۆڵە نەسەنمەوە واز ناهێنم اینجا لەسەرەوەی باس کرا بەڕاستی کە مەسەلەی عشیرەت هۆزەکان تەجەمعاتی بەشەرین باسییان کرد بەپی زانستەکەی کە ئەوان باسیەکەن ئەم تەجەمعانە لە کوردستانی ساوکو خۆیان نەماون ئێمە سەرمان لە عشرەتەکانی شتێکگاوە عشرەت هەیە لەسەر یەکتری خوێنیان ڕشتووە ئیستایەکیان ئەم هێزەیەکیان ئەو هێزەیە ئەم هێزانە عشرەتەکانیشان لەت کردووە بۆی ئەم هێزانە ئیستا هێزە سیاسیە تەقلیدیەکان عشرەتن نەگە و عشرەتە شەرەفمەندانی ئەم دەوڵەتی ئەم بەخشیت حەزەکەم زیاتر گوێ لێ بگرم بەڵام دوا قسە بۆ خات و جوانە فەرموو بە خێرایی بەڵام یەکشت لەسەر زانکۆ ئیشی تەشخیصە ئیشی دایگنۆزە بەگشتی کۆمنتت چیە لەسەر مجتەمع هاوکات هەمان پرسیاری ئەوانەکەمەوە ئەگەر لە ناوەندێکی بڕیاردانەبی چۆن زمینە سازیەکی بۆ فەزای کۆمەڵایەتی بۆ ئەوی کە کەوتن و هەستیانەوەی خۆی تیا بکە بۆی ژیانێکی طبيعي ممارسة بكا دكتور هفال جواني والتكاملية إما اتجاهي كدائما تأيديكين اتجاهي تكاملية ليرش آية شون كتب تويت شون بيبي بريوة ليرة ما دام يسأل هرمي كردستان أوبوزيسيون دروز بو دصالات دروز بو أمانة خوان تركيبي مجتمع زائدا خلقك أبي أمسي أنا بيك وبجين وأبي قناعتي أنا بيك بي وأبي تسامح يعني فعلا برانبريا كبير وأبي ديالوج كبير بيني أنا ديالوج بو معناي كمن اتجاهيتو اجتماعيت اقتصاديت سياسيت دينيت نفسيت هم اتجاهها كان احترام بقرم أوشي دايم بس ما كردوا أميك أو إرهاب تيرور رسالة عالمها كدروز بو أويك احترامي رأي مقابل ناجيري زور سپاس بو برز خاتو جوان كاگوشار دكتور هفال ابو بكر بینرانی بەرز و خۆشەویست هیوادارم توانی بەتمان سەرنجتان ڕابکێشین هیوادارم قسەکانی بەڕێزان باە ئەوەندە لۆجیکی تیا بوو بێ کە لانی کەم ناڵم حکومدان بەزلانی کەم بتوانێت ئیسارەی بیری ئێوەی بینەریش بکە بۆ باسەکەمان ڕێزی ڕەنسەنگایە و کۆی ستاڤیۆم پرۆگرامەتان پێشکەشەکەم و کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.